بۆیە ئەم کوڕە منە لە مەرکەز سرجم وانە لە ژوورێکی ئفرادی بەبێ ئەمر حاکمیش ئەلێن خۆی خنکان و بەزم باوەڕم بەو قسەی ئاسایش نییە ئەم کوڕە منە قاچی ها لە ئەرزە کە خنکاوە ئایا کامیرەی چاودێران بوونی وتمە بۆ کامێ چاودێرتانیەوە وڵا کامیرگەمان شکاوە ئەوش جێ گومانە داواکاریم لە بەڕێز سەرۆکی حکوومەتە جێگەرەکەی کاقوبات کاک فاڤێڵ بە تایبەتی ئەو لەم سنوورە ئەمە لە سنووری سەوزان کوڕە منوالیاتەیە داواکارنەوە حەقی ئەم کوڕەمە گوم نەکا بێتە سەرخەت من ساحب 50 شەهیدم برایەکم لە نوگرە سەلمان جەنازەکەی سەگی نوگرە سەلمان خواردی بەداخۆ ئەوە ڕێزێکان لێما بکردن کوڕە منیانەوە لێن نەکردایە وا بر تا نەتاقسا ژووری ئفرادی و ئەو تەمەنی مناڵ بوو حەقی ئەو نەبوو یان ختا ژووری ئفرادی و گومانم هەیە بەس جارێ ناتوانم قسەکەم ئەترسم ڕاکا بۆ دەرەوەی وڵات جارێ ئەرەوەڵا گومانم هەیە ئەیزانم وەک ناوی خۆم داواکارم بێتە هانای هانامانە ئەڵێ ئەم 4 ساڵە بۆ دەنگتان نەکرد نەمانوێرە ئیسا عەشرەتێک نەیە کەسیان نەیەریان ئیسا لە دوامەوە بۆ ئەستن لەبەرەوە موچەکانیانم بەڵام من هەر خۆمم خۆش لە پشتمە لە کەسیش ناترسم حەزیەکە هە ئیسا موچەکەم بڕێ دڵم تەقی 4 ساڵە جام پڕ بێڵێ لێ ئەرشێ بەڵام من جەرگستاوم ئەوانی وا جەرگیان سوتاوە ئەزان ئازاری جەرگستان خۆزگە لە ماڵەکەی خۆما کارەبا بیگردایە بەهاتان لە ماڵەکەی خۆما نییە پەتەکەیان بخستە ملی بڕیان خنکانێ کەچی سەی زندانیەکان ترم کرد سێرەکەم بەتانیەکانیان لێواری پێوەنیە کوڕەکەی من بە لێوارەوە کردیانە ژووری ئەنیهانی ئەو خۆت بکوژە ئەگەر کوڕەکەم لە ژیان بێزار وایە لە سەر دیوارەکە نیە شتێکی نووسی